ئازیزمان دکتۆر فەرهاد پیرباڵ. دکتۆر فیراد پیرباڵ ڕەنگە لەو جیلە من لە هەمویان لی نزیکتر بوو بم لە ڕووی ژیانەوە، چونکە هەفتەی سێسار ڕۆژ بەیەکەوە بووین، شەو ڕۆژ بەیەکەوە بووین. مامۆستایەکی باش بوو، قوتابیەکانی خۆشیان دەویست، پیاوێکی ئیشکەر بوو. من بە وردەکاری زۆرەوە دەزانم پیاوێک چەند ئیشکەر بووە لە ڕووی دڵسۆزی بۆ ڕۆشنبیری و بۆ ئەرشیف و بۆ مێژووی بۆ فۆتۆگرافەری و بۆ شانۆگەری و ینی بڕاستی پێرفێک بوو لەوەیە. بەداخەوە ئیتر ئاژاوی شارەکان، قەرەباڵغی شارەکان ئەمیشی بۆ دەردەبرد کە تێیدا دێنەگەڕان بێ بۆ کەسی دێوی بۆ ئینسانەی مەبەستێتی. ڕەنگە دکتۆر فەرهاد پیرباڵ با بڵێن دیارترین کەسمان بێ لەوەی باجی کۆمەڵایەتی کۆمەلگایەکی نەخۆش بدا. یعنی ئەم کۆمەلگا نەخۆشە، ئەم کۆمەلگا کە سێکتەرەکانی تووشی داڕمان بوون، ئیتر ینی تیری نەهامەتی یان تیری شکستەی هەمووی ڕوبەڕووی سینجی فەرهاد پیرباڵ دەکاتەوە و وا دەکەم بازە گەورەیە بدا. من پێم خۆش بوو وەکو جاران دکتۆر فەرهاد پیرباڵ بەرهەمەکانی ببێتە مۆزوعی خەڵک، یعنی وەک چۆن حکایەتەکانی باوکم، وەک چۆن نامەکانی بۆ ڕۆدان، وەک چۆن دیوانی ئەگزلی کاتی خۆی، وەک چۆن گۆڤاری وێران بووە سەروێردی قسەی خەڵکو و مناقەشەی خەڵکو و تاوتویان دەکرد و گەنجەکان لەبارەوە گفتوگۆیان دەکرد. من پێم خۆش بوو دکتۆر فەرهاد پیرباڵ ڕەفتارە کەسیەکانی نا، ڕەفتارە شخصیەکانی نا، ئەدەبەکەی ببێتە مۆزوعی خەڵک، چونکە ئەوەی لە ئینسان دەبێنێتەوە شتە شخصیەکانی خۆی نییە، بەڵکو شتە زاتیەکانێتی کە ناو ئەدەب و لە ناو بەرهەمەکانیداهەیە.